هەر لە بازنەی کارەکانی وەزارەتی شارەوانی دەمێنینەوە، بەڵام زیاتر سەرنجە خینە سەر جێبەجێکردنی پلانی پاک و خاوێنی و ڕیسایکلکردن لەلایەنی وەزارەتی شارەوانیوەکە بە میوانداری ئاراس فواد بەڕێوەبەری خزمەتگوزاری ژینگە پارێزی چارەسەری خۆڵ و خاشاک. ئەم بەیانیە لەم ڕووماڵە تایبەتە میوانی ئێمە بەخێر هاتن تەکەی. زۆر سپاس. بەخێر بخاش. پێش هەموو شتێک بزانین پلانەکانی بەڕێوەبەراتیەکەی ئێوە بۆ لابردنی خۆڵ و خاشاک، پاک و خاوێنکردنی خۆڵ و خاشاک، ئەمانە هەمووی چارەسەرکردنی خۆڵ و خاشاک چی بووە لە هەرێمی کوردستان؟ وزارەتی شارەوانی گەشت و گوزار خزمەتگوزاری کۆکردنەوە و گواستنەوە و داپۆشینی خاشاک ڕۆژانە پێشکەش بە هاوڵاتیان دەکات کە یەک بە خزمەتگوزاریە سەرەکیەکانی ئەو وزارەتەیە ئەژمار دەکرێت. ئەو کارش وزارەتمان وزارەتی شارەوانی جێبەجێ دەکات لە ڕێگای کە لە ئێستادا سیوێک گرێبەستی واژووکراو لەگەڵ چەندین کۆمپانیای ناوخۆ. کارەکە بەو شێوە جێبەجێ دەکرێت کە پلاندا دەڕێژرێت لە سەرەتادا لەلایەن شارەوانی پەیوەندیدارەکان، دواتر لەلایەن بەڕێوەبەراتی گشتەکان و سەرۆکاتی شارەوانیەکان دەنێردرێتە وزارەت بۆ پسندکردنی وەرگرتنی ڕەزامەندی لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئیجراءەتی تەرخانکردنی بودجە و ڕەزامەندیدان لەسەر پرۆژەکە. باشە. خاتو ئاراز، بەو پێی کە دانیشتوان لە هەر شارێک بن ڕێژەی کۆبوونەوەی خۆڵ و خاشاک ئەو پاشماوە خۆراکیەکانی کە ئەمێنێتەوە زۆر زیاترەکات. پلانی بەڕێوەبەرایەتی ئێوە چی بووە لە ماوەی ئەم 4 ساڵە بە شێوەیەکی تەندروست لە چاڵنانی تەندروست بۆ ئەو خۆڵ و خاشاکانە بکەن و کام سنوور زۆر زیاتر خۆڵ و خاشاکی هەبووە و لەگەڵ خۆشە لەمپەڕەکان لەو سنوورانە بوون؟ ئەگەر بین ئەو پرۆژانێک کە وزارەت کە جێبەجێ دەکرێت تایبەت بە خۆڵ و خاشاک دابش دەکرێت بە دوو بەش. بەشی یەکەم ئەوی کە باسمان کرد بە پرۆژەکانی کۆکردنەوە و داپۆشینە. بەشی دووەمیش چارەسەرکردنە کە چارەسەرکردنەکەش لە شارێک لە بۆ شارێک لە پرۆژێک لە بۆ پرۆژەیەک جیاوازە. لە ئێستادا چەندین پرۆژەمان هەیە لە بۆ چارەسەرکردنی خاشاک بڵێن لەسەر ئاستی وزارەت. یەک لەو پرۆژانە پرۆژەی جیاکردنەوەی خاشاکە لە سنووری پارێزگای دهۆک. پرۆژێککە ئەو پرۆژێ ئێستا لە ژێر جێبەجێکردنی و کار دەکات کە خاشاکی گوازراوە بۆ کارگەی کواشێ لە پارێزگای دهۆک. کاری جیاکردنەوەی لۆ دەکرێت و بۆ ئەوەی ئەو مەوادانە و ئەو کەرستانە دووبارە بەکار بهێنرێت و ڕیسایکلینگی لۆ بکرێت. ئەو کارە لە بڵێن کارگەی کواشی ئەنجام دەدرێت لە ڕێگەی دوو کارگەی جیاکردنەوەی خاشاک. لە هەمان سنوور کارگە چیتکە هەیە لە بۆ جیاکردنەوەی خاشاک لە سنووری ئاکرێ کە ئەویش لە بواری جێبەجێکردنی و پرۆژەکەی ئەنجام دراوە و کاری جیاکردنەوەی خاشاکچی بۆ ئەو خەشاکێک کە دەگوازیرێتەوە لۆی ئەنجام دەکرێت. بەڵام بە حکمی سنووری برێن شارەوانیەکانی ئاکرێ و دەوراپشتری قەبارەی ئەو کارگەیە کچکەترە لە قەبارەی کواشە. بە هەمان شێوە لە سنووری پارێزگای سلێمانی کارگەک هەیە بۆ چارەسەرکردنی خاشاک. شێوازی چارەسەرکردنی خاشاک لەو کارگەیە جیاوازە لەگەڵ شێوازی چارەسەرکردنی خاشاکی سنووری پارێزگای دهۆک. ئەو شێوازی وی لەسەر بنەمای بەرهەمهێنانی وزەی بەدیلە کە ناسراوە بە RDF، ئەو وزەیە کە بەکار دەهێنرێت لە کارگەکانی چیمەنتۆی ئەو سنوورە. تایبەت بە سنووری پارێزگای هەولێر لە ئێستادا لە ژێر قۆناغی دیڕاستکردن و ڕاوێژکاریە گرێبەستەی ڕاوێژکاری هەیە لەگەڵ کۆمپانیەکی بیانی، بەڵام ئەو قۆناغە جارێ جێبەجێ تەواو نەبوو بۆ ئەوەی بچینە قۆناغی دروستکردن و بنیادکردن و دیزاین. باشە.
لە 4 ساڵی تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتەکەی ئێوە چۆن توانیوێتی کار بەوە بکات کە لە زبڵ و خاشاک وزە بەرهەم بهێنرێت هەروەکو بەشێک لە زبڵ و خاشاکەکان ئەکرێت بە شێوەیەک داپۆشرێن کە غازی میسانی لێ دروست دەکرێت و دواترەچێتە قۆناغەکانی دیکەوە هیچ پرۆژەیەک هەیە لەو بارەوە هیچ گفتوگۆی لەبارەوە کراوە هیچ هەنگاوێک نراوە سەبارەت بە پرۆژەی هەولێر ئەو پرۆژەی ئەوی کە پێشتر باسم کرد لە ساڵی 2020 تیمەکی پسپۆر لە وزارەتی شارەوانی کاری کرد لە بۆ ماوەی زیاتر لە مانگێک بۆ کۆکردنەوەی داتا و زانیاری لەسەر ئەو خاشاکەی کە دەگوازرێتەوە بۆ کە زبڵخانەکانی قرژاڵە کە بە گەورەترین زبڵخانە ئەژمار دەکرێت بڵێن لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بگەینە ئەو نەتیجەی لەسەر بڕی ئەو خاشاکەی چەندە پێکاتەی ئەو خاشاکەی چەندە ئایا ئەو خاشاکە چ جۆرە ڕێگایە گونجاوترین ڕێگایە کە بگونجێت لە بۆ تایبەتمەندی ئەو خاشاکە و بڕەکەی و تیمەکە گەیشتە ئەو دەرەنجامەی کە بەپێ ئەو شکردناوانەمان کە ئەنجامدا باشترین ڕێگا یان گونجاوترین ڕێگا پاڵپش لەسەر قەبارەکەی و پێکاتەکەی دەکرێت سوود لەو چارەسەری ئەو خاشاکە بکرێت لەسەر بنەمای سوستاندنی و بەرهەمهێنانی وزەی کارەبا کە ئەوە بڵین سەرەتایەک بوو بۆ ئەوەی لۆ ببێتە بنەمایەک لە بۆ قۆناغەکانی داهاتووی چارەسەرکردنی خاشاکی گوازراوە بۆ کانی قرشاڵە یعنی بۆ هەر زانیاری نێزیکەی خاشاکی 16 شارەوانی دەگوازرێتەوە بۆ ئەو زبڵخانەیە باشە ئەوەی کە دەمەوێت سەبارەت بە شارەکان بیزانم لەبارەی ئەو خاشاک و زبڵانەی کە هەندێک پرۆژە هەبوو ئەنجام دراوە هەندێکی لە ماوەی ئەم کابینەیە ئەنجام دراوە وەکو چۆنەڵە تەکمیلەکردن و تەواوکردن چی هەبووە کە بەڕێوەبەراتەکەی ئێوە وەکو تەکمیلەکردن وەکو تەواوکاری بۆ ئەم بەڕێوەبەراتی ئەنجامی بدات لە پاکردنی زبڵ و خاشاک کە پێشتر ما بێتەوە ئەم کابینێ تەواوی کردبێت یەک لەو پرۆژانە پرۆژەی چارەسەرکردنی خاشاکی شاری سلێمانی لە تانجەڕۆ کە کاتی خۆی ڕاستە ئەگرێ بەستەکە لە 2013 ئەنجام درابوو بەڵام بە بەردەوامی لە ماوەکانی ڕابردوو کێشەی دەرخانکردنی بودجەی هەبوو ئەوەش بوو بە خۆشحاڵیەوە لە 2022 لە مانجی 2 ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا لەسەر دەرخانکردنی نزیکەی 7 میلیۆن و 500 هزار دینار ساڵانە بۆ ئەو پرۆژانە ئەوە یەک لەوانە بوو کە بە بەردەوامی کێشەی هەبوو کێشەی تەرخانکردنی بودجەی هەبوو لەوانش کارگەی چارەسەرکردنی خاشاک لە قەدەش لە سنووری ئامێدی ئەوەش بە بەردەوامی کێشەی هەبوو بەڵام لە ئێستادا ئەو کارگەیە نێزیکەی دەتوانین بڵێن بە ڕێژەی 90 لە ئێستادا جێبەجێ کردرایە و لە ماوەیەکی نێزیک دەتوانرێت بستە بواری جێبەجێ کرد باشە ئەم کابینەیە کابینەی خزمەتکردن و ئاوەجانکاریە و کابینەیەکە کە زیاتر بتوانرێت چاوی وڵاتانی بیانی و هەروەها گەشتیارانی ناوخۆش بۆ خۆی ڕابکێشێت و وەک باسمان کردووە هەمیشە کە ئەمە داواکاری و هەروەها ویستی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە کە داهاتی هەمە چەشن هەبێت بۆیە دیسانەوە دەگەڕێنەوە سەر بواری گەشتیاری تا چەندێک بەڕێوەبەرایەتیەکەی ئێوە توانیوێتی بۆ پاکڕاگرتنی ناوچە گەشتیاریەکان لە بۆنە تایبەتەکان لە جەژنەکاندا چۆن توانێتی مامەڵە لەگەڵ ئەو زبڵ و خاشاکانە بکات کە لە دوای ئەو بۆنانە بەجێمێنێت بۆ نمونە هاوڵاتی پەیوەندی بە ئێوە بکات کە شوێنەکە زبڵ و خاشاکێکی لێ بۆی کە بە باشترین شێوە بە باشترین کوالەتیش ئێوە بەدەم هاوڵاتیانە بچن چ پلانێکتان هەبوو چیتان کردووە و بە خێراترین کاتیش سەبارەت بە شوێنە گەشتیارەکان و هەروەها بۆنەکان ئەمە لە هەموو گرێبەستەکان بڕگەچی تایبەتمان دانایە کە کۆمپانیەکانی خاوێنکردنەوە پابەندە بە خاوێنکردنەوەی ئەو شوێنە گەشتیارانە و ئەو شوێنانەی کە زیاتر قەڵەباڵێغی و خەڵک لێ ڕوو دەکات لە بۆنەکان
بەپێی گرێبەستەکان کۆمپانیا بەرپرسە لەسەر پێشکەشکردنی پلان پێش بۆنەکان و دوای بۆنەکان و لەسەر شارەوانەکانی پەیوەندیدار بە دواداچنەوەی بەردەوام و بۆ دڵنیابوون لە خاوێنی و پاک ڕاگررتنی ئەو شوێنە گەشتیاران ئەو خەڵە ڕچاوکرایە لە گرێبەستەکان و تا حدەکی زۆریش لەو ماوەی سەیتەڕەکرایە لەسەر ئەو بابەتە کە شوێنەکانی خزمەتگوزاری شوێنەکانی گەشتیاری بە شێوەیەکی بەردەوام بە تایبەتی لە پشووەکان و لە بۆنەکان خاوێنکردنەوەی بەردەوامی لۆ ئەنجام دەدرێت. باشە خات و ئاراس شتێکی دیکە کە زۆر گرنگە و هەمیشە جەختی لێکرێتەوە ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەر کۆمپانیا و هەلی کارێکە هەبێت خەڵکی هەرێمی کوردستان سوودمەند بێت و ئەم کابینێش هەرمەبەستی ئەوەیەکە خەڵکی هەرێمی کوردستان زیاترین دەستی کار و هێزی کار بێت لە ناو هەرێمی کوردستان ئەو کۆمپانیانی کە لەژێر چاودێری بەڕێبەراتەکەی ئێوەن تا چەنە ئێوە هەڵتان داوە دەستی کار لەو کۆمپانیانە دەستی کاری کوردی بێت و کۆمپانیەکان کۆمپانیایەک بن کە کەسانێکی کورد بەڕێوە ئەبن و ناوخۆیی بن بەگشتی. ڕاستەکەی ئەو گرێبەستانێک کە وزارەت واژی کردیە لەگەڵ کۆمپانیەکان بە تایبەتی بڵین بەشی کۆکردنەوە و گواستنەوەی داپۆشین سەرجەمیان کۆمپانیای ناوخۆنە. واتە مەبەست ئەوەیە کە مەرجتان ئەوەیە کە ئەبێ نەبوویتە ینی ئەوە مەرج نییە بەس ئەو بڵێن ئەو بوارە زیێتر لەبەرەوە هیچ کێشەمان نەبوو لەگەڵ کۆمپانیەکانی ناوخۆ کامپۆنەکانی ناوخۆ ئەچ خۆیان و بەندەکانی گرێبەستیان جێبەجێ کردیە و شارەکە بەشێکی زۆری شارەکە دەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر پاک و خاوێنەکەیان ڕاگرتیە و ئیشەکەیان بە پێی بنەما و مەرجەکانی وزارەت و ڕێنمایەکان جێبەجێ کردیە. ینی کێشەمان نەبووە لەوەی کە پێویستیمان بە کۆمپانیای بیانی بێ. بەنسبەتی هەڵی کار لە بۆ کارمەندەکانی بڵێن لە بۆ هاوڵاتی خۆمان بەڕاستی کێشەکمان هەیە بڵێن بەشێکی زۆر لە هاوڵاتیانی خۆمان لەوانەیە زۆر بە زەحمەت یان پێیان قورس بێ ئەو ئیشە یان ینی نەوعەک لە عیبە و ئەوەی هەیە خاصن لە ناو شارەکان بە پێچانەوە لە دەورە پشتەکان لە بڵێن لە شار و شارچکەکان دەتوانین بڵێن 70-80 کارمەندەکانی خزمەتگوزاری و ژینگە پارێزی سەرجەمیان خۆماڵیانە. تەنها لە ناو شارەکان ڕێ ئەو ڕێژەیە کەمترە زیاتر پشت بەسترایە بە کۆمپانیەکان پشتیان بەستیار لەگەڵ لە کرێکاری بیانی. بەڵێ ئێمە سوپاس دەکەین خات و ئاراس فوئاد بەڕێوەبەری خزمەتگوزاری ژینگە پارێزی چارەسەری خۆڵ و خاشاک میوانبان بوویت لەم ڕۆماڵە تایبەتە. زۆر سپاس.